وەروها ڤیدۆ ڕاژانی خۆشەویست خۆم زۆر زۆر بە خۆشحاڵە زانم ئەمڕۆ لە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویستم ئینشاڵڵا بتوانین هاوکاری یەک بین سەیرانێکی جوان و ڕازاومان هەبێت. سلطان وليان ما شاء الله سلام لك الرخاصة كان شهر زور بينجن عمودان بخير بين
چایەکەت پاک و بێگەردە پێڵای چایەکەت پاک و بێگەردە چایەکەی دەست و دەوای سەڵ دەردە چایەکەی دەست و دەوای سەڵ دەردە پێڵای چایەکەت پاک و بێگەردە هیلاک و ماندووش دەنە و بەسە لاک و ماندووم شەکەت و بەسە تامەزرای بۆنی چایەکەی دەستم تامەزرای بۆنی چایەکەی دەستم ئەخلاوە دڵت وریاگەکەم ئەخلاوە دڵت وریاگەکەم بە ئاوی هەنەر زڵم شوریاگەکەم بە ئاوی هەنەر زڵم شوریاگەکەم ساكن ومن أرتومي ظاهر وباطن بشقر يا تال تماك ويتارا بشقر يا تال تماك ويتارا قومي وبيشا بيادي جارا قومي وبيشا بيادي جارا أخلاوة دلتور ياقاكم أخلاوة دلتور ياقاكم بآبي هنار ظلم شورياقاكم بآبي هنار ظلم شورياقاكم ما شاء الله سلام لفيديو الراجان قربان الراجان جيان ما شاء الله يا سلطانك إشارة زود لنا يمشي داي مالك
ما شاء الله نزم قربان ترمم أقاتل للنزم به هاي ما شاء الله قربان ترمم جيل شاوی آلی با چوبی و بنده
زحمەتی بێژاوا بژی یا